نوێنەرانی شاری کفری بە مەبەستی گەیاندنی داوا و داخوازی شارەکەیان سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کرد و زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەیان ئەنجامدا. وەک دەستەی پاڵپشتی شار هاتین سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کرد. فراکسیۆنە جیاجیاکانمان بینی، یادداشتمان پێشکەشکردن، داوای شاری کفریمان گەیاند. بە خۆشحاڵیەوە بەشێک لە داواکان کاتیان بۆ دیاریکردین کە بۆمان جێبەجێەکەن، بۆیە ئومێدەوارین توانی بێتمان شتێکمان بۆ شارەکەمان کردبێ کە بەڕاستی پەرایۆزخراوە. پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان یادداشتی داخوازی شارەکەیان وەرگرت و بەڵێنیان بە نوێنەرانی شاری کفریدا کە بە دوواداچوون بۆ داخوازیەکانیان بکەن و چارەسەری کێشەکانیان بکەن. بەڵام کە ئەوەی ئەمڕۆژ کە ئەم وەفدەی سەردانی پەرلەمانیان کە گوێبیستیان بووین سەبارەت بە کێشەکانی ئەو بازگە سەربازیانەی کە هەن لە ڕێ ئەسکەرەوە و لە ڕێ حەشتەوە دروست کراوە، ئێمە هەم ئەمڕۆ کاری لەسەر دەکەین بۆ لێژنەکەمان و لێژنەی دیفاع و لە هەمان کاتیشەوە دەین لە داهاتوو سەردانێکی مەیدانی بکەین بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەینەوە چیتر خەڵکی کفری و دەوروبەری کفری هەم بەدەست بازگەکانەوە بەدەست ئەو ئەوانەی کە هەیە چارەسەر بکرێ و ئەو کێشانەی زەویزار و کێشانەی نەبوونی بابەتی جیازیە لە راپۆرتەکەیان بەرزکراتەوە، مەسەلەی بنکەی تەندروستیە، مەسەلەی ئەمن و ئاسایشە، مەسەلەی کێشەی زەویزارە، کۆمەڵک کێشەی جیازیان، بەڵام ئەوانە تا دابەش دەکەین سەر لێژنە جیازیەکان و جیاوازەکان بتوانین لە داهاتوو کاری لەسەر بکەین و ئەو هەواڵانی کە لەوێ کاری مەیدانیش دەکەن چۆکو بەرپرسی محوەری هێزی پێشمەرگە لەوێن دەرێ لە داهاتوێکی نزیک ئینشاڵڵا سەردانیان دەکەین. هەرچەندە ئێمە دوو لێژنەی تر هەیە لەوانەیە کەمێک دوو هەفتە دوای خەین بەڵام بە هەموو ئەحوالێک ئێمە سەردانی کفری دەکەین و ئەوانەی لە داواکاریەکانی ئەم وەفدە بە ڕێزەی کە هاتوون لە کفریەوە بۆ پەرلەمانی عێراق کاری لەسەر دەکەین، خاڵ بە خاڵشی دەکەینەوە و چرەوە کۆی سەرۆکاتی پەرلەمان پێدراوە چ لێژنەکانیش کە تایبەتن بەم کارە. واجبمانە نەک هەر گوێیان لێ بگرین و گوێ لە داواکانیان بگرین، هاوکاریان بین بۆ جێبەجێکردنی داواکانیە. دیارە بەشێکی زۆری ئەو داوایانن پەیوەندی بە حکوومەتی فیدراڵەوە هەیە، ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی سەیتەراتەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە مەسلەی شوێنەواری کۆنەکانەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە موچەی ڕێعایی ئیجتیماعی هەیە بۆ خەڵکی کەمەندام و بۆ بێوەژنوانە و کۆمەڵی داوای ترە بۆ خەستەخانەکانیان. ئێمە لەوانە هەمووی ئەتوانین هاوکاریان بین، کتابی تایبەتیان بۆ بکەین و لەگەڵ خۆیانە بە دادوچوونی بۆ بکەین. من ئەوەندەیان پێڵێم ئەوەی لە توانای ئێمە بێ فعلەن ئەتوانین هاوکارە بین و بەردەوام ینی هەمانگیان لەگەڵەکەین تا و کاتی چەند بتوانین لەم داوایانە بگەینە جێگەی خۆیان ئەوانش بگەڕێنەوە بە سەربەرزی بۆ ناو خەڵکو و کەسی و کاری نەکەی ئەوان هی ئێمەش لە کفری و دڵخۆشیان بدەنێ کە بەڕاستی ئێمە نوێنەرایەتیان نەکەین و ئەوانش دەنگ و ڕەنگی ئەوانن لەگەڵ ئێمەیە. لە گرنگترین داواکاری و داخوازی نوێنەرانی کفری بریتی بوو لە چارەسەرکردنی ئەو زاڵگانەی لە سەر ڕێگەی سەرەکی شارەکە دانراوە و کێشەی بۆ شارەکە دروست کردووە. بەمۆ شێخانی گەلی کوردستان، بەغداد.